بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی ئازیز سڵاوتان لێبێ ئەم کاتتان باش بە هیوای ڕۆژێکی پڕخێر و خۆشی. سواز بەخوا دەرفەت هەبوو لەگەڵ هاوکارم دانیال نورەدین کۆمەڵی بورگە و بابەتی جیاواز لە پەیامی ڕۆژ لە پەیامەوە بە هاوکاری هاوکارانم بۆی ئازیز پێشکەش بکەین بۆ هیوای لەگەڵمان بن و بورگە و بابەتەکانمان جێگەی سوود و ڕەزامەندیەوەی ئازیز بێت. سڵاو و ڕەحمەتی خواتان لەبێ بینەرانی عزیز، خۆشحاڵین لە دەستپێکی هەفتەیەکی نوێداتین و خزمەتگوێ عزیز. لەخوای گەورە دەپاڕینەوە کە ئەم هەفتەیە سەرجەم ڕۆژەکانی پڕبێ لە خۆشی شادی بۆ هەموو لایەک. ئەوە لە بەرنامەیەکی نوێی ئەمڕۆماندا بە یارمەتی هاوکارانمان لەگەڵ مامۆستا شوان هاتینەوە خزمەتان کە کۆمەڵێک تەوەر و کۆمەڵێک بابەتمان بۆ ئامادەکردوون. لە تەوەری یەکەمدا باز لەوە دەکەین کە بۆچی هاوڵاتیان متمانیان بە ڤایرۆسی کۆرۆنا نەماوە لە هەرێمی کوردستاندا، هەرچەندە لایەنی تەندروستی ڕۆژانە هۆشیاری بڵاو دەکاتەوە و توشبوونی زیاتری هاوڵاتیان تۆمار دەکرێت، بەڵام لەلایەکی دیکەەوە هاوڵاتیان بۆ شێوەیە کە لە سەرەتایە ڤایرۆسەکە بڵاو بوو ئەو متمانیان لە ئێستادا نەماوە. وەروەها لە تەوەری دۆمیشماندا باز لە سوودەکانی گەڵامێ و تو هەڵوژە دەکەین کە بەتایبەت لەم وەرزەدا ئەم جۆرە میوە و سەوزانە بوونیان هەیە، بزانین سوودی ئەم جۆرە خۆراکانە چین. لە تەوەری سێمیشماندا باز لە دۆسیی مامۆستا بەدەل بەرواری دەکەین لە دۆک، بزانین ئەو دۆسی بەکوێ گەیشتووە کە ئەوەکی بڕیارە ئازاد بکرێ، هیچ بەڵێنێک دراوە بە ئازادکردنی. کۆمەڵێک بورگۆ بابەتی دیکەشمان بۆ ئامادەکردوونی واخوازین کە سەرجەمیان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز بێت. وڵای زان بابزانین پێشبینیەکانی کەشوها بۆ شار و شارشەکانی هەرێمی کوردستان چۆن چۆنیە.
بەڵازیدان لە تەوەری یەکەمی بەرنامەی ئەمڕۆماندا باز لەوە دەکەین کە بۆچی هاوڵاتیان لە ئێستادا متمانیان بە ڤایرۆسی کۆرۆنا نەماوە وەک لە سەرەتادا کە ڤایرۆسەکە بڵاو بوو هاوڵاتیان بە گروتینێکەوە زیاتر پابند دەبوون بە ڕێنمایەکەم بەڵام لە ئێستادا ڕۆژانە زیاتر هەڵگرانی ڤایرۆسی کۆرۆنا تۆمار دەکرێت بەڵام ئەو مەترسیە لەلایەن لە دڵی هاوڵاتیاندا نەماوە قسەکردن لەسەر ئەم بابەتە میوانداری زۆر بەڕێز کاک حاجی عەبدوڵڵا ئەحمەدمان کردو ئەویش جێگری بەڕێوەبەری تەندروستی سلێمانی لە ستۆدیۆکەمان میوانە کاک عەبدوڵڵا زۆر بەخێر بێ سپاس بۆ بەدەستان میوانی بەرنامەکەمان بووین جەزاکەڵڵا. کاک عەبدوڵڵا بۆچی لە ئێستادا هاوڵاتیان ئەو مەترسی یاخود ئەو ترسیان نەماوە لە ڤایرۆسی کۆرۆنا وەک لەوەی کە لە سەرەتادا هەبوو بەتایبەت لە ئێستادا کە ئەوەی ئاگادار بین لەو میدیاکانە بڵاوەکرێتەوە ئەو ئامارانەی کە تەندروستی بڵاوەکاتەوە ڕۆژانەکانی زیاتر لەوەی کە لە سەرەتاوە ڤایرۆسەکە بڵاو بوو وەک لە ئێستا. بەناوی خۆی گەورە سپاس بۆ بەڕێستان بۆ دەرفەتە. بەڕاستی مەترسی کۆرۆنا لە یەکەم ڕۆژ و کە لە وڵاتی چین سەری هەڵدا و پاشەوەی زۆربەی زۆری وڵاتانی بڕی و پاشەوەی کە گەشتە وڵاتانی دراوسی حکوومەتی هەرێمی کوردستان و پاشەوەش کە گەشتە هەرێمی کوردستان و گەشتە زۆربەی زۆری شار و شارۆچکەکان و گەڕەکەکان ئەو مەترسی کە لە سەردەتاو هەبوو لە ڕووی زانستیەوە هەتا کۆمدەقەی کە باسی دەکەن هەمان مەترسی هەیە. بوونی ڤایرۆسەکە وەکو ژیانی خۆی وەکو حاڵەتی کە هەیەی بە بەردەوامی ئیشوکاری خۆی دەکات. بەڵام ئەو حاڵەتی کە ئێساکی ڕووی لە هەرێمی کوردستان کردووە نەکو ڕووی لە هەرێمی کوردستان کردووە کە ڕووی لە هاوڵاتیان کردو متمانەیان تا ڕادەیەک کەم بۆ تۆ ببوونی ڤایرۆسەکە بە دڵنیاییەوە متمانەی نەبوونی متمانە لە تقریبەن لە سەرتاسەری جیهانە لە زۆربەی زۆری وڵاتە ئەوروپیەکانیشە حاڵەتەکە دروست بووە. بە تایبەتی لە کوردستاندا کە حاڵەتی تەندروستی و کردی تەندروستی لە حاڵەتێکی زۆر پێشکەوتون نییە و حاڵەتی سیستەمی تەندروستی یەکێک لە سیستەمەکان کە سیستەمی ساڵانی 1920 کە حکوومەتی عێراقی وەختی خۆی دایناوە ئێستا شەمان سیستەمە. بۆیە ئێمە بەم سیستەمە و بۆ توانە بوجەی کە لە بەردەستمانایە بۆ توانای مرۆیی کە لە بەردەستمانایە بەو توانایە ژێرخانی ئابووری اقتصادیشی کە کەرتی تەندروستی لە کوردستانە هەیەی ئێمە ناتوانین بەڕۆڕی بوونی ڤایرۆسیە ببینەوە خوانەخواتە ئەگەر مەترسیەکەی لە بوونی حاڵەتەکانی ئێستا زیاتر بێ. بوونی متمانەی هاوڵاتیان ئێمە هەل وەکو شخصی خۆمە هەر لە هەوڵات سەرەتاوە ئەوە متووە لە زۆربەی زۆری کۆبوونەکانی شاباسم کردووە کە ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی پێویستە ئەگەر لە زۆربەی زۆری حاڵەتەکانی ترشان لەگەڵ هاوڵاتیانی خۆمان ناڕازگۆ نەبین بەڵام ئەمە ڤایرۆسێکە ئەمە شەڕێکە شتێکی تازەیە دەبێت زۆر بە متمانەوە زۆر بە ڕازگۆیانەوە تعامل لەگەڵ ڤایرۆسێکا بکەین و هەرچی داتا و زانیاری و بە شەفافانە هەیە بە هاوڵاتیانی خۆمانی بگەینین چونکە هاوڵاتیان لەسەر ئەساسی داتا ڕسمیەکانی ئێمە دەتوانن زیاتر لە گرنگی و زیاتر لە مەترسی ڤایرۆسەکە تێبگەن. ئێستاش خەڵکەکە وای لێ هاتووە لە بینی دوو حاڵەتایە لە حاڵەتی بژێوی ژیانی خۆی و لە حاڵەتی خۆپارێزیەکی تەواوەتی لە بوونی ڤایرۆسەکە کەوتەتە بینی دوو حاڵەت و ئەم دوو حاڵەتە لە سەرتاسەری جیهانە هەیە. بەڕاستی لە هەرێمی کوردستاندا بە دڵنیایی و لە زۆربەی زۆری وڵاتان زیاترە زەبەکەشی بۆ دەگەرێتەوە ناشکری خوانە بێ حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ ئەوەی کە بتوانێت سیستەمەکە بەهێزکە لەگەڵ ئەوە تا بتوانێت کە بودجەیەکی زیاتر بۆ کەرتی تەندروستی بۆ وەزارەتی تەندروستی بۆ سەرجەم بەڕێوەبەرێتەکان دابینکە بۆ ئەوی بتوانێت خزمەتێکی زیاتر بکەین هەواڵی خۆش ببیسین هەواڵی ناخۆش دەبیسین. بۆیە هاوڵاتیان لە حاڵەتێکدان کەوتنەتە دوودانە ئێمە شوکۆ بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی هەر لە یەکەم حاڵەتەکەوە کە دەرکەوتەوە و پاش ئەوەی کە هەندێک داتا لە شاری سلێمانیدا دەستی پێکرد ئێمە بیرمان لە بژێوی ژیانی خەڵکیش کردوێتەوە بیرمان لە تەندروستی ژیانی خەڵکیش کردوێتەوە چونکە بەڕاستی جیاوازیەکی زۆر کەم هەیە لە نێوان بژێوی ژیانەوە و لە نێوان تەندروستیدا. ئێستا لە هەندێک وڵاتان وای لێ هاتووە خەریکن بژێوی ژیانەکەی شیان و خوێندنەکان هەڵبژێرن بەسەر بوونی ئەو حاڵەتەی کە ئێساکیە لە وڵاتەکانە تێپەڕی. زۆر باش کاک حاجی خۆی دەتوانم بڵێم ئەو بێمتمانەیەش زیاتر کۆمەڵێک لایەن یاخود کۆمەڵێک فکرە کۆمەڵێک بیرکردنەوە هەیە دەڵێ حکوومەت هێرم بۆیە قەرەنتینە دروست دەکا و بۆیە ڕێگریەکە بۆی مەترسی تەقینەوەی ناڕزایی لە حکوومەت هەیە خەڵکی لە قەیرانێکی ئابووری زۆر خراپە ناڕزایەکانی حکوومەت زۆر بوون کێشەکەمانی سیاسیەکان زۆر بوون. یعنی تا چەند ئەمە تەسیری خراپیە بێت لەسەر ئەو مەترسیە واقعی کە کۆرۆنا ڤایرۆس لە هەرێمی کوردستان هەیەی لە کاتێکە خەڵک پێی وایە ئەمە واوی ڕەنگە واش نەبێت لە ئەسڵا
هەر بەڕاستی ئێستاکە مەترسی کۆرۆنا لە هەرێمی کوردستان یاخود لە شارێکی وەکو سلێمانی لە چ ئاستێکایە؟ خۆی بەداخەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کەوای لە خۆی کردو هاوڵاتیان متمانیان پێ نییە. ئەوە بەڕاستی هەڵی یەکەم بۆ حکوومەتی هەرێمی کوردستان نەکردو هەکارکردبوونی هاوڵاتیان، چونکە حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەی 29 ساڵی ڕابردوودا وەکو پێویست بە شێوەیەکی شەفافانە و ڕازگۆیانە تەعاملی لەگەڵبوونی هاوڵاتیانە نەکردو. لە شەوی جەژنە هەچی سەرۆکی وڵاتان هەیە هەواڵی خۆش و مژدەبەخش دەگەێنێ، بەڵام سەرۆکی حکوومەتەکەی ئێمە ناخۆشترین هەواڵ دەگەێنێ بە بوونی هاوڵاتیەکانی کە 6 ملیۆن کەسدا لە هەرێمی کوردستانە بڕوا ناکەم لە 100دایشی باوەڕی بەبوونی ئەو هەواڵە هەبێت کە گایانوتی بلیتێلۆی کە 27 ملیار دینار کە قەرزیان هێناوەتە سەر هاوڵاتیانی شارە خۆچگان. بۆیە بوونی متمانەکە سەبەبەکەی دەگرێتەوە بۆ بوونی هاوڵاتیان، بەڵام دەبێ بۆ ئەفو بۆ حکوومەتی هەرێمی کوردستان، بەڵام دەبێت هاوڵاتیان زۆر لەوە هۆشیارتر بن حاڵەتی تەندروستی پەیوەندی بە هیچ حاڵەتێکەوە نییە. منەوەکو شخصی خۆشم وەداوە لە هەموو لایەنەکان دەکەم، وەداوە لە وەزیری تەندروستیش و ئەو کەسانێکی کە ئێستاکێ لە لیژنەی باڵای کۆرۆنان حاڵەتی تەندروستی کۆرۆنا بە هیچ شێوەیە تێکەڵی حاڵەتێکی سیاسی نەکەن، چونکە ژیانی خەڵک ژیانی مرۆڤێک لە هەرێمی کوردستاندا لە پێش هەموو مەسلحەتەکانی ترەوە. ژیانی مرۆڤ زۆر پیرۆزە و حاڵەتەکانی ئینسانەتی زۆر پیرۆزە. بۆیە هەر کەسێک بتوانێت حاڵەتی سیاسی تێکەڵ بەڕاستی بەکەتی تەندروستی بکات و بەکاری بێنێ بۆ ئەو مەترسیانی کە ئێساکێ لەسەر حکوومەتە هەیە لە ئەنجامی ئەو هەموو هەڵەیەکی ڕابردووی حکوومەتی هەرێمی کوردستان کە خۆی کەڵەکەی کردووە، بەڕاستی ئەمەش ئەچێتە سەر یەکێ لە خیانەتەکانی تر حکوومەتی هەرێمی کوردستان بەرامبەر بە هاوڵاتیان. هیوادارم ئەو حاڵەتە تێنەپەڕێ، بەڵام من دڵنیام هاوڵاتیانی شارە خۆشەویستەکەمان وە کوردستانش زۆر لەوە هۆشیارترن کە لە بوونی بڕیارەکانی حکوومەت بیزەبت کە لە 100% دەچێت بڕوا بکەن، چونکە هەواڵەکانی ڕابردووی ساڵانی ڕابردوو بەڕاستی ڕۆشناییەکەوە ئاشکرایەکشە بۆ ئەو ڕێرانی کە ئێساکێ لە هەرێمی کوردستانە دەدرێت. زۆر باشە. حاجی لە وڵاتانی بەشێک لە وڵاتانی ئەوروپا لە تورکیا لە فەڕەنسا هەفتەی ڕابردوو دۆخەکە ئاسایی دەکرێتەوە، شوێنە گشتەکان دەکرێنەوە، هەرچەنە لەوێ ڤایرۆسەکە مەترسیدارترە، بۆ لەوێ دۆخەکە بەرەو ئاسایی بوونەوە دەچێت و کاربەدەستان دۆخەکە ئاسایی دەکەنەوە، شوێنە گشتەکان دەکەنەوە، بۆ لێرە تا دێت تونتر دەبێت و ئایا مەترسیەکە ئەوە نەزیادەکە بەردەوام لە تونبوونەوەی ڕێکارەکان بێت؟ من وەکوتم هاوڵاتیان بەڕاستی وشارن وەرەقی سپی دەخوێنن تۆ ئێساکێ لە بوونی و بەڕێڕانی کە لە بژنەی باڵای کۆرۆناوە دەبێت. ئامانجیکیان لە ئێمە دەڵێن ئەگەر ئامانجای تریشی لە پێ بێم وەکو بەڕێبەتی تەندروستی خۆمان دەڵێن لەوە چێ بوونی ئەو ڕێڕانی کە لە لیژنەی باڵاوەدا دەچێت هەندێک لە بوونی بڕێڕەکان لە 100% داخوازی بەڕێبەتی تەندروستی سلێمانی نەبێت، بەڵام لە بەرەوەی لە وەزارەتەوە لە لیژنەی باڵاوەدا دەچێت پێویستە سەرجەم وەزارەتەکانی وەکو هەیکەلێکی داری کە ڕەبتی بە وەزارەتی تەندروستیەوە دەبێت بڕێڕەکان جێبەجێ بکەین. بەڵام وەکو لە شاری سلێمانی وەکو پێموتی بەڕاستی من لە نێوان بژێوی خەڵک و کەرتی تەندروستیدا توانیوانە تەوازنێک ڕابگرین. ئەو نوتیژەیەگە لە بوونی لە هەندێک لە شارەکانی ئێستا چێ باسی بۆ دەکرێت ئەم شەو لە یەکی لە شارەکانی هەرێمی کوردستانە خەرید دەکرێت بەسەر وازگەی، یعنی ئەمە حاڵەتی کۆرۆنا پێویستی بەبوونیەوە نییە. حاڵەتی کۆرۆنا ئێساچێ لە قۆناغێکدایە، ئەوەنەی پێویستی بەبوونی هۆشیاری بەردەوامی هاوڵاتیان و پێدانی ڕێنمایەکانە و هاوڵاتیان لە ماڵەکانی خۆیانە، لە شوێنەکانی خۆیانە، لە مارکێتەکانە، لە گازینۆکانە، لە هەر شوێنێکە هاوڵاتی دەژی ڕێنمایەکان جێبەجێ بکە پێویستی بەبوونی حاڵەتی سەروازی نییە، چونکە ئێمە پێویستیمان بەوەیە هاوڵاتیانمان زۆر لە هۆشیارتر بن کە بە حاڵەتێکی نەئاسایی یان بە حاڵەتێکی سەروازی یان بە حاڵەتێکی تونندوتیژی ئێمە ڕێنمایەکان جێبەجێکەین. ئینشاڵڵا ئێمە ئەوەنە هاوڵاتیانی هەرێمی کوردستان زۆر لەوە هۆشیارترن کە ڕێنمایەکان جێبەجێ دەکەن، چونکە دەزانن مەترسی کۆرۆناکە بەردەوامە و مەترسی کۆرۆناکە لەسەر ژیانی هاوڵاتیەکانی شارە خۆشەویستەکەشمان بەردەوامە. کاک حاجی ئێستا لە بابڵین لە پارێزگای سلێمانی لە سنووری داری بەڕێوەبەرایەتی تەندروستی گشتی تەندروستی سلێمانیە لە دوایەوەی خۆشبەختانە ماوەیەکی زۆر هیچ حاڵەتێکی کۆرۆنا لە سلێمانی تۆمار نەکرا. لە ئێستادا دوایەوەی بڵێن ئەو گژمی دووهەمەوە و مەترسی بڵاوبوونەوەی کۆرۆنا لە سلێمانی هیچ حاڵەتی نوێ تۆمار کراوە؟ بەداخەوێ من کە بە بەردەوامی هاوڵاتیانمان ئاگادار کرد دۆ کە پێیوەست ڕێنمایەکان و ڕێنمایەکان جێبەجێکەن ئێمە لە بوونی مەترسیەکە تێگەشتی بین، چونکە دەمانزانی ڤایرۆسەکە ئێستا هێشتا کۆنتڕۆڵ نەکردو لە شاری سلێمانی و لە کوردستان کۆنتڕۆڵ نەکراوە و نەکو لە هەرێمە بەڕاستی
باسی بکەین کۆنتترۆلکە لە سەرتاسەری جیهانە کۆنتترۆل نەکراوە حاڵەتی کۆرۆنا ئەمڕۆ یعنی بەداتای ئەمڕۆ لە سەرتاسەری جیهانە 6 ملیۆنی تێپەڕانەوە بەس دوێنێ لە بەرازیل 27,000 کەس تووشی هەڵگری ڤایرۆسی کۆرۆنا بوون لە هەرێمی کوردستانە داتاکان بەڵێ بە بەردەوامی لاخلیشاندایە ئێمە لە بەڕێوەلاتی تەندروستی سلێمانی لە سنووری پارێزگای سلێمانی لە سەرەتای هاتنی ڤایرۆسەکە کە لە مانگی 2 بوو هەتاکو 37 حاڵەتمانە بوو لە 35 سوپاس بەخوای پەروەردگار تقریبان حاڵەتەکان سفر بوو لە نەخۆشخانەکانی بەڕێوەبەرێتی سلێمانی هیچ نەخۆشێک نەما بوو بەڵام پاش تێپەڕبوونی دەدانە ڕۆژ ئێمە زۆر دڵخۆش بین هیچ حاڵەتێک لە هەرێمی کوردستان و بەتایبەتی لە سنووری پارێزگای سلێمانیدا هیچ حاڵەتێک تۆمار نەکرا بەداخەوە لە ئەنجامی جێبەجێ نەکردنی ڕێنمایەکان و پەیوەستنبوونی هاوڵاتیان بە ڕێنمایەکان و وەکوتم هەڵبژاردننی بژێوی ژیانی خەڵک و خەڵکەکان تقریبا کەوتنەوە ئاسایی ژیانی خۆیان ئەوە بوو یەکەم حاڵەت لە سەیانزەی 5 تۆمار کرا بەداخەوە تا دوێنێکە 29 بوو لە 13 تا 29 نەوەسی حاڵ لە شاری سلێمانیدا تۆمار کراوە یعنی ئەگەر بەراوردکی بە جاری پێشوو کە سێدان مانگتی بڕێ بەڵام لەماوەی 16دان ڕۆژە 9 حاڵە لە شاری سلێمانیا لە خەڵکشانێکی زۆردایە کە هەندێک لە کەیسەکان کێمە هەتاکوی تاکی بۆ هیچ نەخۆشێک ئەوانەی حاڵەتی پێشوو جیهازی ڤێنتیلێترمان بەکار نەهێناوە بەڵام هەناسەدانی دەستکرد بڵێ بەڵام بەداخەوە دوسێدانە ڕۆژە کەیسێکمان هەیە پێویستی پێیەتی بۆی بەکاردێنین ئەوەش نییە بڵێ نەخۆشی تری هەبووە یان هەڵگریتە بۆ تەمەنیشی تقریبان تەمەنی لە سیەکان نایە و کوڕێکی گەنجە پێویستە بەبوونی جیهازەکەیە وێ بەڵە حاڵەتەکان لە هەڵکشاندایە هەتاکو ئەو کۆنتاکتانە بەردەوام بێ و ئەو تێکەڵاوی بەردەوام بێ و هاوڵاتیان ڕێنمایەکان جێبەجێ نەکەن لە شوێنە گشتەکانە دەستکێش بەکار نێنن دەمام و بەکار نێنن لە یەکەوە دوور نەکەونەوە بەتەکی دڵنیام حاڵەتەکە زیاتر لە هەڵکشان تا دەبێت. کاک عەبدوڵڵا باشە ئێستا سنوورەکان داخراون ئەوەشی لە سنوورەوە بێت کەرەنتینە دەکرێت ئەم 9 حاڵەتی کە لەم دوایە تووشی و ڤایرۆسە بوون لەکوێوە توش بوون ئێمە وتمان کۆرۆنا هەر خۆیەکە لە حاڵەتەکانی تر کە بەڕاستی کە منتریسیدارە بریتێ لەوەی کە ئێمە لە ماوەی ئەو سێمانگی پێشەوە باسیەوەمان کردووە زیاد لە 10,000 کەس بەس لە وڵاتی ئێران و گەڕاوەتەوە زیاد لە 200,000 کەس لە وڵاتانی دەرەوە گەڕاوەتەوە بەڵێ بە بەردەوامی ئێساکێش هەموو نەڵێم هەموو هەفتەیەک هەموو ڕۆژێک بەڵام ئێساش بە بەردەوامی خەڵکی لە وڵاتان دەگەڕێتەوە نەخێر ئەوە دوانسانێکی تێدایە لە وڵاتان گەڕاونەتەوە بەڵام زۆربەی زۆران خەڵکی شاری سلێمانین و زۆربەی زۆریشان کە ئێمە یەکێ لە هەر داواکاریەکانمان بریتە لەوەی کە ئەو تێکەڵاو بوونە دروست نەبێ کەیسەیە هەر خۆی بەتەنای بەڵام 13 کەسی توش کردووە کەیسێ لە ماڵێکا توش بووی ساو حاڵەتی کە بەڕاستی ئێستا خەتەر بەداخەوە داواکەم لە خۆی پەروەردگار شیفای بۆ بنێرە بە زووترین کات بگەڕێتەوە سەر حاڵەتی ئاتایی ژیانی خۆی 8 کەس توش بووە بۆیە هەر نەخێ هەر لە داخلایە و لە ناو شارایە چونکە من نەمانێتەوە ڤایرۆسەکە کۆنتترۆل بووە وتمانە ڤایرۆسەکە لەژێر کۆنتترۆلایە بە بەردەوامی کە لە ناو خەڵکە هەیە کۆنتاکتەکانش هەبێ بە دڵنیای ئەو ڕێژانە شەر هەبێ و بەڵام سواز بەخوای پەروەردگار ئێستاش حاڵەتەکە لە حاڵەتێکی مەترسی و لە دۆخێکی مەترسیدا نیە کۆرۆنا ئێمە هاوڵاتیانی شارە خۆشەویستەکەمان بترسێنین بەڵام بەڕاستی هۆشیاریان دەکەنەوە دەڵێن مەترسن بەڵام هۆشیار بن ڕێنمایەکان جێبەجێ بکەن بە دڵنیای بتوانین سەرکەوتوی بەسەربوونی کۆرۆنادا. یەک حاڵەتی تریش هەیە زۆر جار ئەمان بینی کاتێکەوە هاوڵاتیەک لە دەرەوەی هەرێمی کوردستان هاتەوە بۆ مەرجێ و ئەو شوێنی ئەو وڵاتە با بڵێن گەر کۆرۆنا ڤایرۆسی تێدا وڵاوێتەوە 4 ڕۆژ جاری وایە بوو مەسەلەن هەتا بۆ 20 ڕۆژی کەرەنتین دەکران بۆی بزانن ئەمانە هەڵگری ڤایرۆسەکەن یان نا بەڵام ئێستاکە 2 ڕۆژ تەنها 2 ڕۆژ دەمێننەوە ئایا فحسی کۆرۆنا ئەوەندە با بڵین خێراتر دەرەکەوێت کەمە با بڵین کۆرۆناییان لە 2 ڕۆژە هیچ نەتیجەیەک دەرەچێتەوە کەسە دەنێریتەوە ماڵەوە لە کاتیشا بۆ هەیە ئێمە ئەو ڕێنمایانەی کە بۆ ئەوانی کە کەرەنتینە دەکراون لە یەکەم ڕۆژە چۆن جێبەجێکمان کردو هەتا ئێتاکیت بەڕاستی جێبەجێ دەکەین وەکو لە سەرەتاوە حکومەت هەرێمی کوردستان ئەو حاڵاتانی کە ئێمە بیانێنەوە لە ئوتێلەکانم بەدامی پێویستیان بۆ بودجە هەیە لە ئەنجامی کە وەکو پێویست بودجە دابین نەکراوە هەندێک حاڵەت ئێمە بەڕاستی کاراتانیمان کردو ئێمە هیچ کەسی لەو کەسانی کە دێنەوە فحسی تەواوەتی خۆمانیان بۆ دەکەین لەژێر مراقەبەی خۆماندا دەبین
ئەگەر لای خۆشمان کەرنتینە نەبێ من زمانت لە خزم و کەسوکار و بنەماڵەکەی وەردەگرین لە ماڵشەوە بێ ئەوە کەرنتین هۆمی پێ دەڵێن لە ماڵشەوە دەبێت کەرنتینە بێ وەخوا نەخواتە هەر حاڵەتێکی نائاسایی لێ دەرکەوت ڕاستەخۆ پەیوەندیمان پێوە دەکات ئێمە دەتوانێت تیمی تەندروستیان بۆ بنێری بۆی کەرنتینەکان بڵێ هەر بە ڕێنمایەکانی خۆی بەرداوامە بەڵام هەتاکو حدێت تۆ زەکاراتانی زیاترمان کردووە یان ئەو ڕێنمانەی کە ئێمە داوامان کردو لە کەرنتینەکانان جێبەجێ بێ هەر بەرداوام. زۆر باشە عەبدوڵڵا دۆخی تەندروستی ئەوانەی کە لەم دوایە توش بوون هیچ جیاوازێکی هەیە لەگەڵەوانی کە لە سەرەتاوە هەڵگری و ڤایرۆسە بوون بە تایبەت ئەو کەسێک کە توش بوو دۆخی تەندروستی ناجێگیرە ئەنی هۆکار ڤایرۆسەکەیە بەڵێ جیاوازەکە بەڕاستی ئێساکێمە بۆیە دەڵێن تا حدێ مەترسی بریتێ لەوەی کە ئەو حاڵەتانی کە لەم دوایەدا دەرکەوتووە ئێمە جاران خۆمان بە دوایانە دەگەڕین بەڕاستی فحص و فحوساتمان سەوابمان لە زۆربەی زۆری شوێنەکان و مارکێتەکان دەگرن لەوانە بۆمان دەرکەوت بەناو حاڵەتانی کە ئێساچی هەن خۆیان دێن عنی سوپاس بەخوای ئەوەشی کە لەو حاڵەتانی کە خەڵکەکە هۆشیار بەتەوە هەرێکە لە عرازەکانی کۆڕۆنای تێدا دەرکەوێت پەیوەندی بە یەکێ لە سنتەرەکان مەڵبەندەکان دەکات ئێمە فحسەکانی بۆ دەکەین ئەو نەوەسی حاڵەتە هەر هەمویان خۆیان هاتون بڵێ خۆیان عرازەکانیان تیا بووە حاڵەتەکانی جاری پێش و زۆربەی زۆریان هیچ نیشانەیەکیان پێوە نەبووە بەڵام بە دڵنیایی ئەمانی کە ئێستا هەم زۆربەی زۆریان نیشانیان پێوەیە و زۆربەی زۆریشانە نەخۆشخانەکان عیلاج وەردەگرن ئەوتم هەندێک لە حاڵەتەکانش ئەو جیهازیان پێویستە و 5-6 کەسێکی تریشمانەی بە بەرداوامی ئۆکسجینە پێویست. کاک حاجی مشکلەیەک لێرەیە من ئەوەم لە پرسیار و کاتێک کە نەخۆشێک با بڵێن سەرچاوەی توشبوونەکەی دیار نییە واتە ئەمە توانین ئێساکە بڵین بە شێوەیەکی زۆر بڵاو فراوان لە ناو شاری سلێمانی یان لە هەرێمی کوردستان هەڵگرانی کۆرۆنا ڤایرۆس زۆرن بەڵام ڕەنگە کەم بن ئەوانەی نیشانەکانیان لەسەر دەرکەون یاخود تووشی حاڵەتەکە بن ئەمە لەلایەک مای خۆشحاڵێک کە ڕەنگە با بڵێن مەناعی هاوڵاتیان هەرێمی کوردستان بەرامبەر بۆ ڤایرۆسە باش بێت لەلایەکیش مەترسیە کە تۆ هەڵگری ڤایرۆسەکەی تو دێگەێنیتە کەسانێکەوە ڕەنگە بەرگەی ڤایرۆسەکە نەگرن کەسانی پێکواتە ڕێنماییەکانی بەڕێستان یاخود ئەو پلانانەی لە بەراوراتی تەندروستی سلێمانی هەتانە بۆ هاوڵاتیان کە چکە زۆر جا خەڵگەڵێ من خۆم گرتومەوە هیچیش نەبوو یا با بچم فحسکەم و لە فحسیش دەرچوون کۆرۆنام هەبوو هیچ نەبوو لە کاتێکە ئەو هەڵگرە ڕەنگە بیداتە دایکی باوکی کەسێکی بەتەمەن بەڵام ئەو بەرگە نەگرێ پلانی وەزارەتی باڵێن بەڕێوەبەرەتی تەندروستی سلێمانی لەم قۆناغەیە چییە بێ بۆ ئێمە بۆکو بەڕێوەبەرەتی تەندروستی سلێمانی بە هەموو قۆناغەکان بەڕاستی بەرنامە پلانی خۆمانمان هەبوو ئێستاش دڵێم هاوڵاتیانی شارە خۆشەویستەکەمان لە هەموو شتێک ئاگادار دەکەینەوە کە بە جێبەجێکردنی ڕێنمایەکان دڵنیایان دەکەینەوە کە چەند دەکەین بەسەربوونی کۆرۆنادا و گەورەترین قۆناغشمان بەسەرا تێپەڕێ زۆر بە ئاسانی ئێمە تێی دەپەڕێنین بەڵام بە دڵنیایی ڕێنمایەکان جێبەجێ نەکرد و حاڵەتانێکی لێ دروست بکە ئێساکی لێ دروست بوو جیاوازیەکی لەگەڵ جارانی پێشوو ئێساکی هەیە بەڕاستی بریتێ لەوەی کە جاران خەڵکەکە خۆی هەستی بە مەترسیێکی گەورە ئەکرد لە کۆرۆنا خۆی داوای جێبەجێکردنی ڕێنمایەکانی دەکرد بەڵام ئێستاچیە خەڵکی مەترسیەکەی نەماوە و ڕێنمایەکانی جێبەجێ ناکە جاران گەورەتری مەترسی هەبوو ڕێنمایی جێبەجێ دەکرد ئێستا مەترسیشی نییە و ڕێنمایەکانش جێبەجێ ناکە ئەو حاڵەتانی کە ئێمە وتمانەوە تا زۆری زۆری هاتوۆتە دی ئێمە وتمانە کۆرۆنا کۆنتڕۆڵ نەکراوە کۆرۆنا هەرماوە هەتا کۆنتاکت هەبێ کۆرۆنا بەردەوام دەبێت سێرەکەی هەموو حاڵەتەکەن بۆیە ئێمە بۆ هەموو توێنی توێژەکان بۆ مارکێتەکان بۆ تاتەنان بۆ شۆفێرەکان بۆ بەنزینخانەکان بۆ ناناوەخانەکان بۆ سەمونخانەکان بۆ هەموو چین و توێژەکان کە بە بەردەوامی تاتەن بۆ مزگەوتەکان بۆ نوێژخوێنەکان بۆ هەر چین و توێژە ئێمە ڕێنمایی تایبەتمان داوە بۆ ئەوی ئەو ڕێنمایانە جێبەجەکەن و بۆ هەر هاوڵاتیەک لە هەر شوێنێکی بازارشدا ئیش بکات ئێمە ڕێنماییمان پێداون بۆیە کەتی تەندروستی بەڕاستی ئێمە تەنها ئەوەی کە لە بەرپرسیارەتی سەرشانی خۆمانە ئێمە لە هاوڵاتی خۆمان زیاتر لە مەترسیەکە تێدەگەین بۆیە دەڵێن تا بەڕاستی ڕێنمایەکانمان جێبەجێکەن بە قسەمان بکەن هاوکارمان بن دڵنیاتێکم هاوڵاتان سەرکەوتوو دەبن بۆیە دەڵێم ئێمە حاڵەتێکی پۆلیسیمان نیە بەڕاستی زەخم لەسەر خەڵکین هیواداریش نێژگاتەوە حاڵەتێک کە بەڕاستی حاڵەتێکی خوانە خواستە کەرنتینی ئەوانە دووبارە بێتەوە لە وڵاتەکەماندا بەڵام ئێمە پێشبینی هەتاکوێتا هیچ بەرنامەیەکمان نییە و پێشبینیش ناکەین وەم حاڵەتانش هەم لە حاڵەتێکی مەترسیدار نییە بەم کۆناغەنشا تێت بڕێ ئێمە لە خەڵکەکەی ناشارینەوە توانایکی مادی کەممان هەیە توانای اقتصادمان کەمە توانای مرۆیمان کەمە توانای دکتۆرەکانمان کەمە بۆیە دەمانوێت نەگاتە حاڵەتێک کە نەخۆشخانەکانمان تەقبولی نەکات هەتا کۆنەی نەخۆشخانەکانمان تەقبولی بکات و دکتۆر و کارمەندەکانمان خۆتان دەزانن ناشکرخوا نەبێ حاڵەتی موچەکە چی لێ هاتووە چونکە کارمەند و دکتۆریش هاوڵاتێکی ئەم شارن یعنی بەڕاستی کە موچی نەدیێ و
بودجەیەکی تایبەتی لە بەردەستان نەبێت لەوەی نتوانێت بۆ ڕۆحەتی جارانەوە بتوانێت خدمەتی هاوڵیان تامکە و نەشگاتە حاڵەتی بڕاستی کەمانگرتن دروست بێ و کاتێکەمان دروست بێ یەک ڕۆژ لە سلێمانیا خەریکمانگە دروست بێت لەوە خەریک و کارەساتی لێ بێتەوە بۆیە داواکارم لە هاوڵاتیان ڕێنمایەکان جێبەجێکن و تەنها کەسێکش کە سەرکەوتوو بێ لەم پرۆسەدا و بەسەر کۆرۆنادا سەرکەوتوو بێ و تاجی سەرکەوتن بکەوێتە سەری بەڕاستی تەنها هاوڵاتیانە و هیوادارش ڕێنمایەکان جێبەجێکن. زۆر باشە کاک شێخ دەوترێت لە دیاری شەو کە دەبین لە میدیاکانەوە جیاوازی هەیە لە نێوان پارێزگای سلێمانی پارێزگای هەولێرە بەتایبەت لە ڕێکارەکان تونتر دەکرێنەوە لە هەولێرە و لێرە کەمتر ئەوە دەبینێت بۆ منە دوێنێ کە هەینی بۆ لە سەیرانگا و لە شوێنەکان خەڵکانێکی زۆر لە دەرەوە بوون و قەرباڵغێکی زۆر ڕوویداوە ئایا ئەم جیاوازیە مەترسیە زیاتر لە هەولێرە بوونی هەیە خودت بۆ دەبێت لە ڕێکارەکانە جیاوازێک لە بوونی هەبێت واتە ینی هەولێر زیاد ڕۆیەکە یان هێوە ئیمالیەکەن چکە لەوێ هەستەکەین جۆرێک لە جۆرەکان کۆمەڵێک ڕێکار بۆ کەرەنتینکردنی خەڵک و بەکاردێت وەکەوەی زیاتر بێت لەو حاڵەتانی کە ئێستا هەستی پێ دەکرێت. وەڵام من دەڵێم هەر کەسێک دووبارەی دەکەمەوە هەر کەسێک حاڵەتی کۆرۆنا و کەتی تەندروستی و نەکو حاڵەت کۆنە دوو ڕۆژ دخوانەخواتار حاڵەتێکی تڕی لە هەرێمی کوردستان کرد ئینشاڵڵا ڕووی تێ ناکات چونکە ڤایرۆسات بە بەردەوامە ئێمە ساڵانی ڕابردوش H1N1مان هەبوو ئەنفلۆنزای بەرازمان هەبوو حاندی حاڵەتێکی ترمان هەبوو کەندی تەندروستیەکێک لەو کەرتانی کە گوناحە تێکەڵی هیچ ئایدۆلۆژیایەکش بکرێت نەکو تێکەڵی خوانەخواستە سیاست و هەولێر و سلێمانی بکرێت. ڤایرۆسی کۆرۆنا لە چینەوە هەموو وڵاتانی تقریبا 220 وڵاتی بڕیوە قابلە لە بینی هەرێمی سلێمانی و هەولێرە بەڕاستی جیاوازیەکە بێ بەدڵنیاوی هیچ جیاوازێک نییە. ڤایرۆسەکەم هەمان ڤایرۆسە جێبەجێکردنی ڕێنمایەکان هەمان جێبەجێکردنە بەڵام بەدڵنیاوی دەڵم هۆشاری خەڵکی سلێمانی لەوەی زیاتر بێت لە هەندێک لە بوونی شارەکانی تر حاڵەتی سیاسی ئێمە نامانێت بەڕاستی و حاڵەتی سیاسی کە ئێستا چییە هەموو هەرێمی کوردستان هەستی پێ دەکات نەخواتە برە بوونی ئێرە داوی لا مەلەکەتی دەکات داوی دوو ئیداری دەکات داوی هەندێک حاڵەت دەکات کە لە ناو هاوڵاتیان و لە ناو هەمنان چین و توێژەکانمان هەیە هیواداری کەتی تەندروستی زۆر لەوە گەورەترە ژیانی هاوڵاتی زۆر گەورەترە کە بگاتە بوونی ئەو حاڵەت. حاجی هیچ کاتمان نەماوەمەوێ بە زۆر بە کورتی وەڵامیان پرسیارە و کۆتا پرسیار کۆرۆنا ڤایرۆس ئێستاکە لە هەرێمی کوردستان لە شاری سلێمانی هەمان مەترسی یەکەم ڕۆژی بڵاوبوونەوەکە هەیە کە ئەمە ڕێنمای دەرا بە هاوڵاتیان خۆیان پارێزە بەدڵنیاییەوە کۆرۆنای ڤایرۆسی کۆرۆنا لە یەکەم ڕۆژەوە هەتاکو ئەم دقەیە کە باسی دەگەن هەتا ئەو دقەیەش کە کۆتایی دێ هەمان مەترسی هەیە چونکە حاڵەتێکە لە زۆربەی زۆری هاوڵاتیانە دیار نییە بەڵام لەوەی زۆربەی زۆریشمان هەڵگەری بوونی ڤایرۆسەکە بین بەڵام ئەبێ هاوڵاتیانی کوردستان سوپاسی خۆی پەروەردگارکەن کە ئەو حاڵەتی بەسەر وڵاتانە هاتووە بەسەر هەرێمی کوردستانە ناتوە ئەوەش تەنها فەزلەکەی بۆ خۆی پەروەردگار دەگەڕێتەوە بۆ تەنها فەزلەکەی بۆ پەروەردگار دەکرێتەوە بۆ جێبەجێکردنی ڕێنمایەکانەوە و یەکێک لە بوونی حاڵەتەکان لەوەشە مەناعی هاوڵاتیانی کوردستان زۆر زیاتر بێت لە بوونی هەندێک لە بوونی وڵاتانە ئەگینا نەکەتی تەندروستیمانەوە نەپێشکەوتە جێبەجێکردنی ڕێنمایەکانیش وەکو پێویست بوو. زۆر سپاس بۆ شێخ عەبدوڵڵا بەڕێز شێخ عەبدوڵڵا ئەحمەد جێگری بەڕێوەبەری تەندروستی سلێمانی سپاس کە میوانی بەرنامەکان ومیتەوە دەرفەتت بێمە بەخشی. سپاس بۆ بەڕێزتان سپاسان دەکەم کە هەموو کاتێک لە هەموو حاڵەتەکاندا وەکو کەناڵەکەدان خزمەتێکی باشتان بە کەتی تەندروستی کردو. سپاس بۆ بەڕێز. بەڵێ بینەرانی عەزیز دەچین لای ناوبڕێک و دەگەڕێنەوە لاتان. ئازیزان دووبارە سڵاوتان لێبێ دەچینە لای بڕگەی یادەوەری بزانین لە ساڵ ڕۆژێکی و کۆمڕۆدا و ڕووداوە گرنگە و وەروەها ئەو یادانەچین بینەریان دەبین. سی ساڵی 634 سوپای مسلمانەکان بە سەرکردایەتی خالیدی کوڕی وەلید ڕۆمەکانیان شکاند و سنوورەکانی شامیان لێپاکردنەوە و وڵاتی شامیان خستە سەر قەڵەمڕەوی ئیسلامی. ناوەندی شەڕی نێوان مسلمانەکان و ڕۆمەکان شاری بوسڕای شام بوو. جەنگەکە لە کۆتاییەکانی خلافەتی پێشەوە ئەبوبەکری سدیق و دوو مانگ پێش خلافەتی عومەری کوڕی خەتاب بوو. ئەم جەنگە زیاتر ناو ناوبانگی خالیدی کوڕی وەلیدی لای دۆست و دوژمن بەرزتر کردەوە. سی ساڵی 1837 دوای تەمەنێک لە جیهاد و ڕوبەڕووبوونەوەی گەلی تێکۆشەری جەزایر دژ بە فەڕەنسیە داگیرکەرەکان
سەرکردەی هەردوو لە میر عەبدولقادری جەزایری و تۆماس ڕوبێر بیجۆ پەیماننامەی هاوکاری تافتایان لە نێوان خۆیاندا مۆر کرد. ئەوەش بەهۆی شکان و هەرەسێنانی فەڕەنسیەکان هات بەدەستی جەزایریەکان و نزیکبوونەوەیان لە شکان و ڕوخان. لە پەیماننامەکەدا هاتبوو کە فەڕەنسا داندەنێت بە ئیمارەتی شێخ عەبدولقادری جەزایریدا و لە بەرامبەریشدا جەزایر بە ناچاری ڕازی بێت بەمانەوەی هێزە داگیرکەرەکانی فەڕەنسا لە وڵاتەدا. هەروەها فەڕەنسا دەستبەرداری دوو لە سەرسەی خاکی جەزایر بوو بۆ جەزایریەکان کە پێشتر داگیری کردبوو. 35 ساڵی 2015 بە بەشداری 760 ئەندام و دوای 14 ساڵ لە ڕاگەیاندنی کۆمەڵی ئیسلامی کوردستان سێمین کۆنگرەی خۆی لە شاری هەولێرگرێدا و ماوەی 2 ڕۆژی خایاند و بە شێوەیەکی دیموکراسیانی ئازاد ئەندامانی نوێی سەرکردایەتی هەڵبژێردرانەوە و بە کۆی دەنگی ئەندامانی کۆنگرەش مامۆستا عەلی باپیر بە ئەمیری کۆمەڵی ئیسلامی هەڵبژێردرایەوە. بەڵازان لە تەوری دومی بەرنامەکەی ئەمڕۆماندا باز لە ئەم خۆراکانە دەکەین کە لە مۆرزەدا ئێستا بوونیان هەیە ئەو میوانەی کە لە وەرزی نزیکبوونی لە هاوینە بوونیان هەیەوانیش کە گەڵامێ و تو هەڵوژەیە بزانین ئەم خۆراکانە چه سوودێکی تەندروستیان هەیە بۆ مرۆڤ. بەڵام سەرەتا لە باسی گەڵامێودا راپۆرتێک ڤیدیۆکمان هەیە دەچینە لای ئەوە بزانین یاپراخی گەڵامێ و کارمان پێم تۆ حەز لە گەڵامێوە یاپراخی من گەڵامێوان پێ خۆش نایخۆ. بەڵازان دەچینە لای ئەو ڤیدیۆ و دەگەڕێنەوە لات. ئەو شتانی کە پێویستن بۆ یاپراخەکەمان پاقلەیە، گەڵامێوە، تەڕەپیازە، دۆیە یا ماست بەبێ یارزوی خۆت، هەروەها شویتە بۆمان ئامادە کردووە. پاقلەکەشمان کەمێک بۆ زەر کردووە، نابێ زۆر زەر بێت. ئەوەنەی کە کوڵا ینی بەبێ خۆت ئەزانی کە چەندێکی پێویستەکە کوڵا پاقلەکەمان بۆ کوڵاندوو کینە بنی مانجاڵەکەوە. هەشە بەهارات و شتی تێ ناکات، یانی ئەوێت سادە بێت، بەس ئێمە بەپێ حەزی خۆمان حەزەکەین بەهاراتی تێ بکەین. ئەمە بیبەری ڕەشە بەپێی پێویست، هەروەها ئەمەش بەهاراتی یاپراخە تامی خۆشەکە، ئەمەش زەردەچەوەیە بەتەنها، ئەمەش بەهاراتی تێکەڵەیە پێڵەن حەودەرمانە. دۆکەمان خستە بەپێ حەزی خۆت، تەنها یەک پەرداخ بەسە. دوای ئەوە جوان کەرستەکان لەگەڵ برنجەکە تێکەڵ ئەکەین، دواتە دەسەکەین بە پێچانەوە. هەموو برنجێک ئەتوانی یاپراخی پێ بکەی، بەڵام برنجی خەڕ یا برنجی کوردی خۆمان زۆر بەتامە بۆ یاپراخ. ئێوارە بەرهەمەکەی خۆی دانێکی بچوو بۆ بکەم بۆ ئانا. دوای ئەوە ژینۆخان یارمەتی لە بەشێک لە هاوسی و دراوسەکانی وەرگرت و هەم بە تیرێک دوو نیشانەیە شکان، هەم یاپراخەکەی لەگەڵ ئەوانە تەواو کرد، یاخود پێیان تەواوی کرد پێیان لە هەمان کایشا دەمەتەقی و بەسەرکردنەوەی هەواڵپرسینێک و
باس و خواسێکی گەڕک و چیترتان کرد باسی ڕشتی ڕۆژانە و کار و بار و ئیتا گەڵامیەوەکەمان گەیشت بەچی ئێستا گەڵامەکەمان تەواو بووە بەزەوما ئاوی تێکەین و بیخێنە سەر دواتر ئاوی تێکەین و خێنە سەر کاتێکی بۆ دانین هەتا کوڵ ئەیە ئەبێ ئاگرەکەی بەرز بێت دواتر کچی ئەەکەین ئێمەش بەردەوامە بین لەگەڵ ژینۆخان بۆ ئەوی بزانین بەرهەمی چەند کاتژمێر هەوڵدان لەگەڵ گڵامێ و بەچی دەگات ماسەردار خێنە سەر ئاگرێکی تۆزێک سەریع بێت دواتر کە سەری لێ نەگراوەکەی چنێ بوو ئەو کاتە کزیەکەین و بە ئیسراحەت تا دەبکێش خاڵکان تامیشی خۆش بێت بەڵازانەوەی بینیتان راپۆرتێک بۆ بڵێن ڤیتیەک بوو لەسەر دروستکردنی دۆڵمە بە گەڵامێ و بەتابێت لەم وەرزەدا وەرزی خواردنی و جۆرە خۆراکەیە بە گەڵامێ و لەبەرەوەی کە لەم وەرزەدا ئەو گەڵایە بوونی هەیە بەس مانگی یەکجار نەک هەموو ڕۆژێ بەڕازدان بۆ قسەکردن لەسەر ئەو جۆرە خۆراکانی کە باسمان کە دەچین لای میوانەکەمانەوەی زۆر بەڕێز دکتۆر سەروەرلەکی شارەزا لە تاواکەرە خۆراکیەکاندا کاک دکتۆر سڵای خوا لەبێ زۆر سپاس کە میوانی بەرنامەکەمان بوو کاکسۆر بەخێر بێت سڵای خوا لە ئێوەش دەستان خۆش بێ بۆ ئەم بەرنامەیە زۆر سپاس سەرەتا با لە گەڵامێەوە دەست پێ بکەین سوودەکانی گەڵامێ و چین بۆ تەندروستی مرۆڤ بەڵێ گەڵامێ و هیچێکە لە ڕۆکە پزیشکەکان درەختی مێ و چ گەڵاکەی چ بەرسیلەکەی چ ترێکەی چ دارەکەی ئەمانە هەموو لە بواری دەرمانیا بەکارێت بەڵام تەوەرەی بابەتەکەی ئێوە کە باز لە گەڵاکەیەکەین بۆچی گرنگە بۆ تەندروستی مرۆڤ لەبەرەوەی کۆمەڵێ مادەی تایە ئەو مادانە چییە بۆ نمونە ڤیتامین کەی تایە ڤیتامین ئەی تایە کۆمەڵێک ڕیشاڵی تایە کالیسیۆمی تایە پۆتاسیۆمی تایە ئاسنی تایە کە ئەمانە هەرێکەکەی بۆ خۆی ئیشێکەکە تەنانەت ئێمە ئۆمێگاسی ئەزانن ڕۆنی ماسی کە بە زۆری لە ماسی دەرەێنرێ و تۆزی لە ڕۆکەکانیش تایانەیە گەڵامێوێکێکە لەو مادانەی لەو ڕۆکانەی کە ئۆمێگاسی تایە کە ئۆمێگاسێ زۆر گرنگە بۆ تەندروستی دڵ بۆ دابەزانی کۆلیسترۆڵ بۆ بەردانی دەمارەکان جاگەر باسی سوودەکانی بکەین ئەوە بە تەسەرسول زۆر گرنگە بۆ چی بۆ ئازاری جومگەکان کە پێوترێ ئارترایتس واتە هەوکردنی جومگەکان بە تایبەتی ئەژنۆ بۆچی گرنگە بۆ ئەوە لەبەرەوەی مادەیشی تایە کە مەنگەنیزە کانزای مەنگەنیزی تایە کە یارمەتی کڕکڕاگەکانەیە نیسبەتێک چەوریزیە ئەکا هەوکردنیش کەمەکاتەوە بۆچی هەوکردن کەمەکاتەوە لەبەرەوەی دژە هەوکردن و دژە ئۆکسانی تایە ئەنتی ئۆکسیدانت لەو ڕۆوە کەڵکی هەیە بۆ ئێسقانەکان و بۆ جومگەکان جگە لەوە بۆ لەوزەتێن مهمە هەر بە سیفەتی ئەوەی کە دژە هەوکردنە بۆ لەوزەتێنەکان کە لە مناڵە زۆرە گەڵامی و ئیسفادەی لێەکەن بۆ کۆئەندامی حەزم واتە کۆئەندامی هەرس گرنگە واتە بۆ گەدە و بۆ ڕیخۆڵەکان بۆ چیش گرنگە بۆ ئەو کەسانەی شەکرەیان هەیە عادەتێکی هەیە گلوکۆز دابەزێنێت کە گلۆگۆزی دابەزان لە خوێنە ئۆتۆماتیکی کۆنتترۆڵی شەکراکات و ئەو کەسەی کە شەکرەکەی بەرزە دابەزێ دکتۆر ئەگەر باس لە گەڵامێ و کۆمەڵێک ماوادی تایە کۆمەڵێک با بڵێن ڤیتامینی تایە یاخود شتی دەگمەنی تایە بۆ ئەژنەوە بۆ جێهاوکردن بۆ هەرز بە سوودی هەیە چۆن ئەو گەڵامەوە بەکاربێنی ئەو سوودانە دەستکێت چکە زانانی هەندێک لە ڕۆکەکان ڕەنگە لە پلەیەکی کوڵانە ئەو سوودانەی مەسەلەن دەرکەوێ یاخود بە پێچوانەوە لە زۆر ساردیە ئەو بتوانێت سوود بۆ جسم بگەێنێ گەڵامێ و بە چۆن خواردنی بە دۆڵمە هەمان ئەو سوودانە گەێنە یاخود بە بیوردی کەیویکەی تەزەڵاتە چۆن چەند شێوازێکی هەیە ئێمە کە باسی باری دەرمانەکەی بکەین ئەوە خەڵک نایکە خەڵکار بە شێوەی گەڵامەوەی خوا بە شێوەی گەڵامێ و کێشەی نییە ئیسفادەکانمان پێگەێنێ
بەڵام ئەگەر ئێمە بمانەوێت دەرمانی لێ دروستکەینە بێت لەبەر سێبەر وشکی کەیتەوە سفرەی سەفەری سپی داخینە ڕەنگەکانی کە گەڵامێەوەکە نابێت گەڵاکانی بنیشێتە سەرێک دوای کە ڕۆکە بێ بڵاوی کەیتەوە هەوالی بە بەڵام خۆلێ نیە نابێ خۆ لە سێبەرا بماوەی چ ڕۆژوشکە بێتەوە دوایەوەکەوە شک بۆیەوە بە دەستکەوانی کوتی دەستکەوان باشترە لە جیهازی کارەبایی کە پێوترێت تاحونە میکسەر بۆ لەبەرەوەی دەستکەوان لە 100% ئیسفادەکەی ئەهێڵێتەوە بەڵام ئامێری کارەبایی تاحونە هاڕەر میکسەر لە 100% ئیسفادەکانی ئەکوژێ لە 100 ئەهێڵێتەوە دایمە لە طبی خۆراشی و لە طبی گیاییە دەستکەوان بەکارهێنرێ ئەگەر چی ئەرکی زیاترە بەڵام بۆ ئەوەی ئەو نەخۆشە ئیسفادی لێ بکە قووەتی زیاتر بێ ئەبێ هاون بەکاربێواتە دەستکەوان اینجا ئەوە شێوازێک کە گەڵاکە وشکەکرێتەوە دوای هاردرێت و بە شێوەی چای سەوز ئەخورێتەوە کەوچکێکی زەڵاتە بۆ دوو پەرداخ ئەو یاخود کەوچکێکی چا لە هاڕاوەکەی بۆ پەرداخێکە کەوچکێکی زەڵاتە بۆ دوو پەرداخ کەوچکێکی چا بۆ پەرداخێ ئەشتوانێ بە شێوەی کەپسول بخورێ چکمە شتێکی کەمان هەیە ئەو کەسانەی کە کێشیان دانابەزێ بە کاریگەری بنیاتی جسم هەنێک کەس هەرخۆی بنیاتی جسمی وایە قەڵەوە کەمیشەخوا هەنێک کەس غودەکانی تاوانیە هۆرمۆنەکانی تاوانیە فەقیرە پارێزی زۆرەکە وەرزشەکە کێشی دانابەزێ ئێمە لەو حاڵەتە پەنابین بۆ گەڵامی و یەکێکە لەو مادانەی کە کاریگەری بۆ ئەو نوع کەسانەش هەیە کێشیان دابەزێنی ئەوە شێوازی دەرمانی وتمان چۆن بەکارهەیە ئاشتوانرێ هەر گەڵا سەوزەکەی کە بیشۆیتەوە ئاوێکی پیاکەی بۆ ئەو تەپوتۆز و شتانی پێوە نەمێنێ 4-5 گەڵاخەیتە منجەڵێکی بچووک دوو پەرداخ ئاوی تەکەی ئەیکوڵێنی بە هێواشی لەسەر ئاگرێ بەڵامە بێ سەری بنیتەوە بۆی ئەو دڵۆپانەی بە بنویسەکەەوە ئەنیشن داچۆڕێنەوە ناو منجەڵەکە ئەو کاتە لەسەر ئاگرەکە لای بە ئاگرەکە بکوژێنەرەوە کە شلەتێن بوو بیپاڵێ و بە دۆڵمە سوودی هەیە بە دۆڵمە سوودی هەیە بەڵکو سوودەکەشی قەینا ئێمە ئاگر بەکارێنین ئاگر تۆزە ئیسفادەکەی کەمەکە بەڵام ئێمە شتیکەشی تێکەین کە بە قۆتیەکە بۆ نمونە تۆ نێرکە پیازی تێکەی شیوتی تێکەی بەهاراتەکانی تێکەی ئەمانەش زۆر گرنگن کە هەموو دەرمانین و قوتی ئێنێ دکتۆر ئەمە تام بڵێم یعنی بۆ خۆم چەند زۆر معلوماتم بە حسابی خۆم باش بە زۆر معلوماتی باشم لەسەر گەڵامی دەستکەوت ئێستا وەرزی پێگەیشتنی تووە هەرێمی کوردستانیش داری توی زۆرە توانین بڵێن ئەخر با گەڵامەوەکە تاواکەین تۆزە شتی گرنگ ماوە باسیکە زۆر باشە بۆ کەسانەی کە ئیمساکیان هەیەەوە تا قەبزی گەڵامێ و زۆر باشە چکە ئەلیافی زۆرتیە ڕیشال فایبەر ئەو کەسانە بابی خۆن بۆ ئەو کەسانی کەم خوێنن هەرچۆن مێوش بۆ کەم خوێنی بەکارهەیە گەڵامێش بۆ کەم خوێن بەکارێ خوێنیان زیاکە بۆ خوێنێک کەسی خوێنی زیاد بێت چیز زەری پێ ناگەێنێ بۆ کەسێ خوێنی زیابێ ئەگەر نیسبەتی ئاسایی لێ بخوا کێشەنێ زۆری لێ بخوا خوێنی زیاکە نابێت اینجا بۆ کەسانەی کە خۆیانە پارێزن هەمووانە بێ خۆمان پارێزین لە نەخۆشی شێرپەنجە گەڵامی و پارێزەرێکی باشە ئەو کەسانەشی توش بوون هەر دووبارە باشە لە بەرەوەی ڤیتامین سی تایە کە مەنا عزیادکە ئێماڵێن بۆ شێرپەنجە کۆندامی بەرگری زۆر گرنگە گەڵامێ و ڤیتامین سی تایە بەرگری زیاکە جگە لەو شتانە بۆ ئێسقانەکان زۆر باشە باسمان کە چکا کالیسیۆمی تایە و مەنگەنیزی تایە بۆ دان ئەوانەی کە کێشەی دانیان هەیە چ هاوکردنی پۆک چ کلۆر بوون چ دانیان بڵێن شکستنی قوتی کەمە ئەوە گەڵامێ و بەهێزیەکە ئەو گەڵایە پیر بوو بەیاخود ناسبێت جیازی نییە خۆی ئێمە گەڵا ئەبێ لێ بگەڕێین تا گەورە بێ بەڵێ ئافرەتان خانمان حەزەکەن ناسک بێ بۆ گەڵامەوەکە وا خۆشە بە زۆربەی ڕۆکەکان ئەبێ لێ بگەڕێی هەتا ئەگاتە حەدی کەماڵ کە گەشتە حەدی کەماڵ اینجا زۆرترین ئیسفادەیتایە ئەمەش ناڵین مەبەستمان لەوە نییە زۆر پیر بێ بەڵام بگاتە حەدی خۆی قوتی زیاترە لەوەی کە زۆر ورد و ناسک بێ اینجا بۆ ئەو کەسانەی کە زوو تەشەنوجەکەنەها زۆرمان تووشی تەشەنوجاتە بین وەکو تەوە کە باسێکی پێش بەرنامەکە گەڵامی و باشە بۆ حاڵەتە دژی تەشەنوجاتە هەڵبەتە کۆلاجینیشی تایە کە ئینسان گەنجەکاتەوە چ داخلی چ خارجی وەکو پێست کۆلاجینێکی باشی تایە سروشتی هەروەها بۆ پێست باشە
بۆ تەندروستی چاو باشە، هەروەها بۆ کۆئەندامی دەمار و مێشک باشە، کۆتاشتیش بۆ ئەو ئافرەتانەی کە سکپڕن بۆ گەشەی کۆرپەلەکەی ناوسکیان زۆر باشە. ئەوە زانیاریە پێما بێ شتێکی یعنی هەر لە خواردنەکەیە بۆ ئافرەتی دووگیان سوودی باشی، سوودی بە تایبەتی بۆ ئەوان سوودی هەیە لەبەرەوەی گەڵامێ و یارمەتی گەشەی کۆ ئەندامە جیاوازەکانی کۆرپەلەکایە. شو هەوابزانەوەنە گرنگەوەنە سوودی هەیە یەک تۆر مابەز بۆ گەڵامەداونێ بەجددیە بێ وابێ، بەڵام بۆ ئێمە زۆرتر سوود بە بینەرەکانیشمان بگەێنین. دکتۆر بابچینە سەر وەرزی تو ئێساکە باڵێن گەرمەیەتی و لە کوردستانیشە باڵێن خۆشبەختانە تو زۆرە خەڵگەم هەموو دەسیکەوە بە تو خواردن ئەمە ئیسفادەی هەیە هەر خۆشە و چۆن ئێمە شتێکی ئاسایی تو زۆر گرنگە، یعنی کەم شتمان هەیە بەقەدەر تو مهم بێ. ئێستا ڕۆژێک دکتۆرێکی هەورامی بۆ خۆمان قسەمانە چەند کەسێکی کەشی لێ بوو، وتی وا بزانم سڕی ئەوەی کە خەڵک سەرنجێچێتە سەر ئێمە تووەکەیە نە گوێزەکە. بەقەدەر گوێز ناڵێم لە گوێزمێمترە، بەس بەقەدەر گوێزەکە مهمە کە لە منطقەی هەورامان توی هەورامان بەناوبانگە، هی شارباژێر بۆ ناوبانگە، بە تایبەتی توی سپی بەشتی یا بەتەڕی سوودەکە جایسە باسیەکەین. بەعام ئێمە کە میوە وشکەکەینەوە وشکەکەی لە تەڕەکەی باشترە. ئێمە هەمیشاڵێن خواردنی فرێژ باشە. ئەم قسەیە تەواوە، یعنی تۆ کە سێوێک لە باخەکە لەکەیتەوە هەرمەیەک لەکەیتەوە خۆمانە وشک ناکەیتەوە، ئەوە چەندێ زووتر بیخۆی باشترە. تەماتەیە، خەیارە، سەوزەواتەکانە بە فرێشی باشە. نەک شتێکی کەش هەیە هەڵگرتن لە کۆگا، هەڵگرتن لە شوێنی تایبەتە لە وەرزێک بۆ وەرزێکی کە بۆ نمونە هەڵگرتنی هەنار لە پایزانە هەڵەگیرێ بۆ بەهار و بۆ زستان، یاخود لە بەڕادوو لەو شوێنانەیە لە فێنکەرەوە، ئەوە شتێکی خراپە. چکە ئێمە بۆ تەندروستی مرۆڤ 4 پێک هاتەمان هەیە لە تەندروستی مرۆڤە، ئەبێ ئەم 4 پێک هاتەیە تەوازن کەین. هەموو نەخۆشیێک کە هێتە لای ئێمە کە لە طبی فیزیایی و سروشتیا چارەسەریان بۆکەین، جیاوازەکەی ئەوەیە لە طبی کیمیایی و نەشتەرگەری ئەوەیە کە ئەگەر 4 مرۆڤ بێن هەمان نەخۆشیان هەبێ ئەبێ دەرمانەکانیان جیاواز بێت، چونکە میزاجەکانیان جیاوازە. ئێمە میزاجی نەخۆشیمان هەیە. باسی ئەوم کە نابێت میوە و سەوزەکان هەڵگیرێ لە فەسلێک بۆ فەسلێکی کە لەبەرەوەی میزاجەکانی تێکەن. ئیترەوە میزاجانەش کە باسیەکەین دانێکیان پەیوەندی بە سیەکانەوە هەیە، مادەی لینجا و درێ، دانێکیان پەیوەندی بە جگەرەوە هەیە و دانیشان بە خوێنەوە و هەروەها بە زرا و بە سپڵەوە. مادەی زەردا و لینجا و خوێنمان هەیە لەگەڵ مادەی ڕەشاو. ئەو 4 مەزاجەیە. ئەگەر ئەم 4 بێ وەکو یەکسان بن، بەرزبوونەوەی ڕێژەی هەرێکێک لەوانە نەخۆشی دروستەکە. بۆیە وا باشە سەوزە میوەکان لە کاتی خۆیان بخورێن. جا تو بۆیە مهمە لەبەرەوەی هەمومان حەزمان لە شیرینیە، شەکریش خراپە، ناتەندروستە. تو شەکرێکی تەندروستە، واتە شیرینیەکی سروشتی کە دەستمان بکەوێ وەکو بەدیلی شەکر بریتێ لە تو. اینجا تو گرنگەکەی لەوایە شەکرە بەرز ناکاتەوە، بەڵام ڕێژەی کەمی لێ بخورێ. ئێستا هەموو جارێک ئێمە کە باسی شەکراکەین یەکسەر ئەڵێن ئەم 6 میوەیە مەخۆ. ئەم 6 میوەیە چییە؟ شووتی کاڵک، ترێ لەگەڵ هەنجیر، لەگەڵ مۆز، لەگەڵ خورما. بەس قەت باسی تو ناکەین، چکە تو شەکرە بەرز ناکاتەوە ئەگەر ڕێژەی کەمی چەند شیرینە. کاک دکتۆر بۆ ئیزافەی و بابەتە لە هەورامانە خواردنێکی لێ دروستەگرەوە کولقم وایە لەگەڵ گوێزا و قەزوان و تۆکە ئەیکوتن و دوایەکەن بە وەکو پاقلاوی برنج خواردنێکی زۆر خۆشە. هەورامان زۆر ناوی ئەو خواردنە نازانی وەڵاهی پێڵێن کوتراو ئەوڕای پێڵێن لە پارێ زۆر باشە لە پاری. ئەوە لە طوبی ئێمەشا هەیە کە مناڵ حەزی لە پسکیت و لە کێک و لەو شتە خراپانە هەیە نەستە لە ئەو شتەی بۆ دروستەکرێت لە چەرەسات و لە تو لەو بابەتانە دوایی بۆ یەکرێ بە پارچەی بچووک بە حەجمی پاقلاوە و بە حەجمی هێلکەوە ئەوانە ئیتر بانیان کە یخوا ئیشتیهای ناچێت بۆ ئەو شتە خراپانە و وزەیەکی زۆر باشیشی تێ.
اینجا درێژەی بابەتەکەی تو کە باسیکەین بۆ کۆڵۆن زۆر باشە بە تایبەتی ئێواران تۆ مشتێک هەچ کەس بە مشتی خۆی لەو تووە بخاتە ناو پەرداخێک ئاوە هەتا بەیانی سەری بنێتەوە بەیانی کە هەسا بە ناشتا واتە لە سەرسکی خاڵی هەم تووەکە بخوات هەم ئاوەکەی بخواتەوە بۆ ڕاماڵینی ئەو خڵتە و خاشاکەی کە لە دیوارەکانی ڕێخۆڵەکانە هەیە بێتاقەتی دروستەکات و کۆڵۆن دروستەکە بۆ حاڵەتە زۆر باشە. اینجا بۆ پێست زۆر بەسوودە دژە زیبکەیەکی باشە، ڕەونەق و گەشانەوەیکی باش بە پێستەیە بۆ ئەو کەسانەی کە زوو تووشی دڵەکزیە بنە هەموو زەیماعی دەمان هەیە تو شتێکی باشە، تو شتێکی زۆر باشە بۆ دڵەکزیێ. جا خۆی دڵەکزیێ کە توش دەبێ وزە شکەمەکاتەوە بێتاقەتەوی هەز بە سستی و خەمۆچیەکەی چ کۆڵۆن چ حاڵەتی ماعیدە ئەمانە هەموو کاریگەری ڕاستەوخۆیان لەسەر باری دەرونی هەیە وەکو نەخۆشیەکانی کەنیە. بە باسی وشکردنی توت کرد هەمان سوود و هەمان با بڵێن ئەو ڤیتامین و یاخودە و مەوادانەی لە تویەکی تەڕ و لە تویەکی وشکە هەر دەسەکەوێتەوە یانی هیچ تێک توی وشک بەقوترە بەقوتریشە لە چ ڕۆیەکەوە ئێستا ماڵین ڕۆنی کوردی لە کەرە باشترە لەبەرەوەی بە قۆناغێکە ئەڕوا ئاوەکەی لێکەمەکەیتەوە مێوش لە ترێ بەقوترە لەبەرەوەی نیسبەتی ئاوەکەی زۆر کەمەکە مادەکانی دەوڵەمەندترە بێ ئەو پێشترە گەر لە سا مەسەرەن هەشتای ئاو بوو لە سا 20 شتەکانی کە بووی لە سا 20 ئاوە لە سا هەشتای شتەکانی کێ بەقوترە بێ بۆیە ئەمە هەموو جارێڵین دەنگی توی وشک مقابلە بە 4-5 دەنگ لە توی تەڕ دەنگێک لە هەنجیری وشک مقابلە بە 4-5 دەنگ لە هەنجیری تەڕ باو شێوازە ئەمانە شتی وردەکارین خەڵک نایانزانێ ئیسفادی لێکەن. اینجا بۆ کەم خوێنی دووبارە باسی گەڵامیێمان کە بۆ کەم خوێنی توش بۆ کەم خوێنی زۆر باشە، باسی گەڵامیێمان کە بۆ شێرپەنجە توش بۆ شێرپەنجە زۆر باشە، بۆ شێرپەنجە دژە ئۆکسانێکی زۆری تایە دژاوکردنێکی زۆری تایە. تەنانەت ئێمە شتێکی کەمان هەیە ترشی و تفتێتی لاشە هاوتمان تو بۆ دڵەکزیێ باشە چکە دڵەکزیێ ترشێتی لاشە زیاد بووە تو تفتێتی تایە واتە تفتە قەینا شیرینە بەڵام لە ڕێی پێکاتەی کیمیاییەوە کە شیکاریەکەی تفتە مادەکە بۆیە دژی شێرپەنجەیە کە شێرپەنجە لە ترشێتیە زیاکە هەم دژی دڵەکزیێشە کە ئەویش هەر ترشێتیە. ئەنجا جگەلەوە خەو خۆشەکات و وتمان بۆ شەکرە باشە بەڵام تو گەڵاکەی بەهێزترە بۆ شەکرە هەتا تووەکە هەتا بەرەکی ئەمە کە ئەڵێم بۆ شەکرە باشە خەڵک نەچێ گەڵای تووەکە بە جامێ تو بخوات چەندین کێکی لە بخۆ شەکرە بەرز ناکاتەوە بەڵام گەڵاکەی بەهێزترە بۆ شەکرە هەتا ئەم بێبینم لە ئینتەرنێت بڵاو کراوەتەوە ئەڵێ تو بۆ شەکرە باشە ئەو قسەیە نیمچە ڕاستە گەڵاکەی بۆ شەکرە زۆر باشە تووەکە خۆی ئاساییە ئەوە نییە بڵێ دەرمانێکی بەهێزە بۆ شەکرە بەڵام زۆر پێی بەرز نابێت زۆر باشەکە دکتۆرە چەند بابەتەکان زۆر دەخواز و کاتی زۆریان دوێ بەڵام مەسە تەنها 5 دقەمان ماوە ئەگەر لەم 5 دقە شەباسی هەڵوژەمان بۆ بکەی زۆر باشە بێت. هەڵوژە یەکێکە لە ڕۆگە مزرەکان ئەمیش بۆ خۆی ڕۆکێکی زۆر بەهێزە کۆمەڵێک زۆر ڤیتامینی تایە بۆ نمونە ڤیتامین H لە تو لە گەڵامێوان نییە بەس لەما هەیە ڤیتامین K تایە دووبارە لەوانانیە لەما هەیە ئەمیش هەروەکو ئەوان ڤیتامین C تایە مادەی سۆربیتۆڵی تایە ئیزانتێنی تایە پۆتاسیۆمی تایە فلۆری تایە ئاسنی تایە نیاسینی تایە کە یەکێک لە ڤیتامین بیەکان ئەمانە کە لە هەڵوژەیە هەیەن هەرێکێک لەمانە کۆمەڵی سواری تەندروست بەس پێش بچینە سەری سوادەکان کە باز لە هەڵوژەیەکە پێم وابێ یەک دوو نوع هەڵوژە هەیە هەمووی هەری هەمان شتە لە عالەمە 12 هەڵوژە هەیە هەتاکو ئێستا 12 جۆر هەڵوژە هەیە جا هەڵوژە بەگشتی لە وڵاتی خۆمان سێنەوە ئەوەی کە خەڵکی خوا سێنەوە هەڵوژەی مۆر هەیە هەڵوژەی سوور هەیە هەڵوژەی زەردی هەیە هەمووشیان ئەم سیانە بە گەنجی بە فەریکی سەوزن فەریکە هەڵوژە ئەنجا ئەو فەریکە هەڵوژەیە خراپە خواردنی فەریک خراپە بخورێ بە تایبەتی ئەوانەی کە ترشن بەڵێ بەرسی لە تۆزە ئیسفادە هەیە بەڵام بۆ ئەو تۆزە ئیسفادە نەبێ بە عام نەخورێ باشە زۆر ترشە هەڵوژە بە فەریکی نەخورێ باشە سێو بە فەریکی نەخورێ لەبەرەوەی بەگشتی زاکیرە زایفەکەن واتە هەست و هۆش و زاکیرە زیهن زایفەکەن لاوازەکەن
جات کۆمەڵە لە ئیسفادەکانی لە هەڵوژە بۆ کۆئەندامی هەرز باشە بۆ زیادکردنی بەرگری باشە بۆ کەسانەی ئیشتیای خواردنیان نیە هەڵوژە بخۆن پێشنان ئیشتیهاکەیان نەکاتەوە بەگەیوی یا بە وشکی ئێمە کاڵین هەڵوژە وتمامە فەریکی باش نییە خەڵکێکی زۆر حەزیان لە فەریکە سێ و فەریکە هەڵوژە و بابەتانەیە باش نییە بە گەشتوی بیخۆن بە وشکراویش هەیە ئەیکەوە ترخێنەوە لە بڕای پشتی ترخێنە هەڵوژەیە بۆ نمونە جگە لەو گەڵای شێل مشتە هەر هەڵوژە با بڵین سنتەری خواردنەکەی خۆشاو خۆشاو هەڵوژە و شتی و شکراوە هەر بەوە دروستەکرێ بەڵێ بەڵێ هەڵوژە چکا بە وشکراویش تامی زۆر خۆشە لە کوردەواریە هەر لە قەدیمەوە بەکارێن هێناوە بۆ هەنێ چێشت و شۆربای کوردەواری اینجا بۆ ئەو کەسانەی کە چاویان تەمەڵە هەڵوژە ئێشێکە لەو دەرمانانەی کە بۆ تەمەڵی چاو باشە کە حاڵەتێکی قورسە دەربانی کە هەڵوژە باشە بووی اینجا ڤیتامین B6 تایە کە بۆ مێشک و دەمارەکان باشە جا شتێکی کەمان هەیە تەندروستی خانەکان لەگەڵ تەندروستی شانەکان هەڵوژە بۆ ئەو حاڵەتە باشە لەبەرەوەی ئاسن و مسێکی زۆری تایەن ئەوانەی کە ئامان و ئاسنی تایە مسیشی تایە کە بۆ تەندروستی خانەکان بۆی نەخۆش نەکەون زۆر باشە شتیکەی لەسەر باسکەین خڕۆکەی سورزیاکە دووبارە دژە شێرپەنجەیە ئەمیش قەلەقی کەمەکاتەوە بۆ خەمۆشی ئەو کەسانی کە خەمۆکن شتێکی باشە هەڵوژە بۆ کەسانەشی کە زوو تووشی پەتا بن و مەناعیان زەعیفە ئەنفلۆنزا هەڵوژە شتێکی باشە مەناع بەرزەکاتەوە هەم دژە ئەنفلۆنزایە بۆ ئافرەتی حامیلە دووبارە باشە بۆ کەسانی کە خۆر ئەیان بە ئەوەی کە برینی پێستیان هەیە تەنانەت ئاوی هەڵوژە بکرێتە سەری بۆ تاقیمی برینەکان شتێکی زۆر باشە تاقیمێکی سروشتیە پاکشکەرەوەیکی سروشتیە اینجا بۆ چی باشە ئەو کەسانی کۆلیسترۆڵی خوێنیان بەرزە هەڵوژە دایابەزێنێ چۆن لیم و زەنجەفیل و ئەوانە دایابەزێنێ هەڵوژەش کۆلیسترۆڵی زیان بەخش دابەزێنێ لە خوێنە هەروەها ئەو کەسانی تووشی ژەهرایی بوو نەبن ژەهرایی بوون چ بەهۆی خواردن چ بەهۆی پێوەدانی وەکو مار و دوشکیان ئەو شۆک و هەموو بابەت لە مێرۆکان لەگەڵ خواردن کە تووشی ژەهرایی بوون دەکە هەڵوژە دژە ژەهرێکی زۆر باشە کە بەکارێ لە خواردنەکان زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر سەرۆر شارەزا لە تەواوکەرە خۆراکیەکاندا سپاس کە میوانی بەرنامەکەمان بووی سپاس دەکەین دەشتان ساق بێ و دەستان خۆش بێ زۆر سپاس بەڕێز وڵای بنێرانی عەزیز دەچینە لای تەوەری سێمی بەرنامەکەمانەوەیش باز لە دوایین دۆسی یاخود دوایین کەیسی زۆر بەڕێز مامۆستا بەدەلبەرواری دەکەین زانین ئەو دۆسیەکەی بەکوێ گەشت و ئایا لەگەڵ میوانەکەمان پێم وابێ کاک خەتاب بەرە پارێزەری بەڵێ گفتوگۆ دەکەین لەسەر دوایین دۆسی بزانین تاکی هەر لە زیندان دەمێنێتەوە یاخود هیچ بڕیارەکەی بۆ ئازادکردنی بۆ گفتوگۆکرد لەسەر ئەم بابەتە دەچین لای بەڕێز خەتاب عومەر پارێزەری دۆسی مامۆستا بەدەلبەرواری مامۆستا سڵاوی خوات لێبێت سپاس کە میوانی بەرنامەکەمان بووی دوایین کەیسی مامۆستا بەدەلبەرواری بەکوێ گەشت و ئایا هیچ بڕیارەکەیە بۆ ئازادکردنی بله سپێداهەوە و هەمی بینەرێکەکانی ئاسمانی پێیان باش بیت بەلە کەیسی مامۆستا بەدەلبەرواری دەمە گرتنە خۆپیشاندەرن دۆکێک و مامۆستا بەدەلبەرواری یەک شەڕێکخەرێن ئەوێ خۆپیشاندانێ بوو یەکەم جار کەیسێک لەسەر هاتەڤەکردن سەر بەشداریکردن خۆپیشاندانن بێمولەتدا دەمێکیدا کە مامۆستا بەدەلبەرواری ڕۆژێکی بەری خۆپیشاندانە هاتە گرتن یعنی بەشدار هیچ خۆپیشاندانێکی نەبووە یعنی هیچ تاوانێک نەهاتیە ئەنجامدان هاتە گرتنێ گرتناویژی پشتی کۆ گوتنێ توی یانژی دیداوان گوتنێ توی دادگەهێ بەردەم دادوەرێ ڤەکوولینە هاتنە وەرگرتن کەفالەت هاتە ئازادکردن سەروی کەیسی پشتی دام دومایی کاتی دومایە دامێ کو ئەم چووی کەفالەتەوی دروستی دەکۆش بێتە بەردان بێک و پێشوەختە ماگەدار بین کەیسێکی دیل سەرهاتەڤەکردن ڕاستیژی نە بنگەیە پۆلیسا دەزانێت چ کەیسەکە نەژی بۆمە هاتە ڕوونکردن و ئەف کەیسە کەنگی و چاوا و بوچی سەرهاتیەڤەکردن و پشتی دام و فەرمیە حکومەتێوی هاتە ڕاگرتن ڤەر بووێک گوتنە پۆلیسا یەکەم جار گوتی یە هاتی ڕاگرتن سەر تەحریز یعنی تاوانە تەحریزی
حتی روژا دیل دادگاه کوپوم آشکرا بید دادوره و کنه گوتی گوره ماده 2 یاسا بخراب بکارینای الکترونیکان ما مستبدل تسجیل کراوه یعنی رای گیراوه ایتر سود ل مفاش بین ودانا جشن هاتا دیدن و جشن بو حکومت دادگاه جی کفالت بر نداشت برکو هیچ توانه جیره هاتا انجام دان و بلکه این کپیتیوی بود ناف کیسی داشتی براستی هیچ هیزه که یاسایی نبود انجام دا بود جشن ایدی بین ودانا حکومت هاتا رگاندن ام چاورید که این که روژه ایتیا دامه اگر هات و هیچ دستکاریه که سیاسی اداری تیدا نبود دادگاه مامستا کفال مامستا بدل برواری کفالت آزاد بکرد دمه که دا نبتنه کفالت بلکو هیچ توانه که انجام نده لیم چاورید که کفالت بید بردانه حتی ریکاری نیاسایی دادگاه بریلد زۆر باشە ئەو خۆپشاندانانی دوایی کە گرتبوونەوەی بەتایبەت دوێنێ لە هەڵەبجەی شەید و لە پارێزگای سلێمانی بۆی ئەنجام درراوە تا چەند کاریگەری دەبێت لەسەر ئەو دۆسیە یاخود تا چەند دەبێت تەمای ئەوەی کە زووتر ئازاد بکرێت بێگومان هەمی کاریگەریە خۆر سەر هەبێت هەر خۆپشاندانە ئەمر ڕانیە ئەمر دەبەرە گەرمیان لە هەڵەبجە یان ژێز ئەو ڕێکخرا و ئاژانسە نێودەوڵەتی مافێن مرۆڤی یانژی ئەبێن یاسایی بەڕەوانیش ئازادی ڕادەربڕینێ و مافێ خۆپیشاندان هاتکەن هەمی بێگومان کاریگەریە خۆ هەین سەرەتی بەڵام کێشە سەرەکیە وی وڵاتیەوە دەما هەر شتێک ڕێژکێ خۆی دروست داناچیت یعنی دەما و یاسا دادگە هەر بڕیارێکە تەمامە خۆ ڕێبە ناچیتن کاریگەریە بڕیارێن ئیداری و سیاسی نەبیتن طبعا پێک و کاریگەری سەر وۆم بێ دروستکردنێ باشتر ئەوە ڕێکی سەروەریە یاسای بێت دانێ یاسا ڕێژکی خۆی دروست وەربگریت طبعا وەکم گوتی بێگومان هەموو ئەو بێنگا بە تێناوەبەتن تایبەتش دەبەرە سلێمانی یان هەولێر و سلێمانی مستەبەدەل یان هەر ئەو کێسی دەبەرە بادنانێکردن باشیە خۆ هەیە زۆر باشە کاک خەتاب بۆ گەزانین یەکەم جەژن بوو دووەمیش بە پێی یاسا مامۆستا بەدەلبەرواری مافی ئەوەی نەبوو بە با بڵێن کەفالەت یاخود بەدانانی بڕێک پارە لە زۆرجار لە بەپێی یاسا هەیە کەفیل دەکرێت بۆچی ینی ڕێگەشیان نەدا بە کەفالەت ئازاد بکرێت لە کاتێکا جەریمەکەی و ئەو مدعیەکی ئەوەی نییە کە بڵین بێتە دەرەوە تووشی کێشەی تر بێت بۆ ئەوەیان لەگەڵ نەکرد بەڵێ دروستە شڕۆی یاسایی بە من گوتی کێشە یاسایی بنیادە مامۆستا بەدەل هەردوو ئەو تۆهمەتت هاتین پاڵدان یعنی ئەو دوو کەیسێن سەر مامۆستا بەدەل هاتین تۆمارکردن بنیاندا هیچ بنەمایەکی یاسایی نینە یا دوام ژی ئەگەر هاتوو سکاڵاکەر یان ژی مافێکیشتیان حکومەت یان ئەو لایەنێک و سکاڵا سەر تۆمارکردن گورەی یاسایە خنەتە دروستە یاسا ڕێکی دتە یعنی نەتوانێک ئەندا مثلا ئەگەر هاتوو ئەنجامش دابێت طبعا ئەس پشتڕاستی بێت بژمەتە هیچ توانێک ئەنجام نەدایە بەڵام ئەگەر حکومەت توانژی زاند یان دادگە توانژی زانێت یەکیش مافێتویی یاسایی gelekî sivik e ku diviya mamosta bedel kefalet hat bu azadkirin yani ben parêzer me daxwaza kefalet azadkirina bijî kir hekûmet goî te me guman heye rastî jî yani neberdana wî karîgerî yan jî bijî sexta lanekî îdarî siyasî bide gene hemû rûyekî yasayî ve wekû min gotî eger binyatek nebit ku aslan tawan nebit yani bu çî mafî kefalet bid berdan yasa mafî ditê bela min gotî gumana hindê bime durust bî ku rastî jî dadgeh neşiya timamî serbexwîna biryareka dike. زۆر باشە کاک خەتاب لە ئێستادا تەنها مامۆستا لە زیندانیا خود مامۆستایانی دیکەش هەن کە لە زیندانەکاندا بوونی هەیە و دۆسیەکانیان ماوەتەوە لەوێ بەڵێ خوپیشاندانên duhokê evê mamosta fermanberekirî sercemê wan kesên mamosta fermanberên hatine rewnekirin bu dadgeha duhok sercemê wan 15 kesin 15 fermanber û mamostane yani sercemê wan ku pîtiriş 205 mamosta fermanber hatibûn desteserkirin 15 şwana kesî hatin durustkirin hatin rewnekirin bu dadgehê 14 şwan kefalet hatin azadkirin heta bu dadgeha rêkarî wan prêveçin mamosta bedel tenê may ragirtiye yani kefalet azadkirin em ji ku tora parêzerên xwebar pirsên giştî duhok parêzeriyê bû hemî wan kes hatkin heta ku dadgeha optimayî ئێستا بەیانی ڕۆژی یەکشەمە و داوام دەست پێ دەکاتەوە بڕیار وایە کە بەیانی بێتە دادگا و ئازاد بکرێت بە کەفالەت me daxwaz kiriye ku daxwaza kefalet azadkirî kiriye ku rêkareka destpêkî ku roja subeyî
ئەم تەمەنایەتی کو بێت بەردان و یەکش مافی توێژی بێت بەردان بەڵام جارێکێت بێژم یعنی ئەگەر هیوی خازن یعنی کاریگەری سەر سەماعەتە هەرێمێ و دەسەڵاتە دادوەری نەبێت دەسەڵاتە دادوەری بچێت سەربەخوانە بڕیارەکە دروست بدات بێگومان مافێکی ویە سبەی بێتە ناف ماڵ و خێزان ئەخوات زۆر باشە کاک خەتاب داواکاری مامۆستایان تەنها موچەکانیانە تەنها ئەو حەق و ئەو مافانەیەکە لەلایەن حکوومەتە ئایا ئەمە دەکرێت ڕێگە پێدراوە لەسەر مافی خۆت لەسەر حەقی خۆت زیندانی بکرێت بەڵێ گشتی ینی هەمی ئەو فەرمانبەرێک بۆ هەرێما کوردستانیان ئەگەر ئەم بێژن وەکو من گوتی دەسەڵاتە دادوەری ژڕۆی یاسایی بە سەربەخویەکە خوا وایە هەنجی داواکاری گشتی پێنگاوێن خوێن یاسایی دروست دابێتمانە دەویە گەلێک جارە سکاڵا سەر حکوومەتێوە بە تۆمارکردن و خەڵک وی ڕەنگی تێتە ئیشاندن موجێت خۆ تێتە بڕی تێتە پاشەکەفتکردن تایبەژی چینا مامۆستا ڕەنگە چینا بەرپرسە بێ هەرێمی ئاگەل ڕەوشە ژیانە هەژار و مامۆستا فەرمانبەری وی وڵاتی نەبێت ڕاستی ژبەرن دێژی ئەگەر هات داواکاری گشتی یانفیا و لانێن و یاسایینە مافێکی ڕەوای مامۆستا بزانم کێمترین مافێوان ژیاوە و نەڕازیکە فەنیشان بدەن بەرامبەر حکوومەتێکی ساڵەهای ساڵانە پاشەکەفتێکی بخوا مامۆستای گیری ژیانەوە تووشی کەرەسەتی گەلەی مەزم یەک کۆمەڵاتی و ئیداری بووە ژبەرن دێ یەکیش مافێن سەرەکی مرۆڤ ئەوە گەرەیتە مافێکی مرۆڤی بخۆت مرۆڤ شێت بەردەمەوی کەسیان وی لانیان وی حکوومەتی دەخوازە مافێکی خۆی ڕەوا بکرد نەخی هیچ ڕەنگێکی ئەوە حکوومەتە هەرێما کوردستانت کرد ڕەوانینە و خەڵکێکی تێنی و برسی بکێت و ڕێکی نەدات بەحەزی لێ تێنی و برساتیە خۆ بکات زۆر باشە ئێوەکو پارێزەری ئەو دۆسیە تا ئێستا هیچ زەختە یاخود هیچ فشارێکتان لەسەر نەبوو لە کشانەوەی ئەو دۆسی یاخود بێدەنگبوونتان لە پارێزبەندی پارێزگایاری لە بەڕێز مامۆستا بەدەل بەرواری ئەم وەکو گروپی پارێزەرا سەرپەرشتی ئاوی گروپی پارێزگات و کێم بۆ پرسین گشتی هاتێ دەیناتان 6-7 ساڵم ئەف کارە بەردەوامە بێگومان ژیانی بەردەوام ئەگەر ڕاستەوخۆش نەبێت ناڕاستەوخۆ کاریگەریار سەر کارێ مە وەکو پارێزەرایی بەڵام بۆ بێژی گەفێکرد سەر مەوەکو کەس بێت گەفێ ناڕاستەوخۆ ترسنوکانە جار جار هەنا بەڵام ئەشلامە بە حساب بۆ هیچ گەفێکی نایەت تێگیرن چونکە بۆ مافێک گشتیە مەلەتی هم پێتوی قوربانی دانێ هم ژیان مامادەن هەرچی قوربانیەکە هەیە بەرامبەر بدەن ئەو گوترەی کوتێن گوتنێ دە حکومەتاشی ڕاستەوخۆ کاریگەری سەر کارێمە هەیە ڕاستیژی بەڵام توی ڕەنگی ڕاستەوخۆ حتا نوکە هیچ گەفێکیان کاریگەریەکە ڕاستەوخۆ سەر نەبێت بەڵام هەر قوربانیەکە کو بێتە دانش لامە بەژی پاستیان خۆ ئامادەنە کو بەڕەبانیەش پرسی گشتی نەبی وڵاتی و مافێ فەرمانبەر و مامۆستا هەژار نەبی وڵاتی زۆر باشە کاک خەتاب چەند جاری دیکە مامۆستا بەدەل بەرواری دەستگیر کراوە بۆ بە تەنها زیاتر چاو لەسەر ئەم مامۆستایە بۆ زیاتر ئەم زیاتر دەستگیر دەکرێت و دەخرێتە زیندانەوە بەڵێ خۆ پیشاندانە پێشترژی مامۆستا بەدەل هەر ئەم خۆ پارێزەرت مامۆستا بەدەل بووینە بۆ دەرچوون شوان گرتن و یانوان هەمی گەڵ مامۆستا بەدەل وەک بریکاردەرێکی خۆز بەحەز بکەم مامۆستا بەدەل هەمی بە کەسێکی هوشیارە زیاتر هوشیارترش بژن ڕادیە گشتیە فەرمانبەرات دەخۆ بەردەوام کاری کار سەر دەستلەینانە مافێخۆ دەوایە فەرمانبەرێن هەرێمێت کرد تیشخستنە سەر مامۆستا بەدەل چێکینا کۆمەکە تۆمەتێن بێبرامایەتی نەبووە ڕێگیرێک و مامۆستا بەدەل سەرڤێرێکی بێدەنگ بێت مامۆستا بەدەل شکەڤن دانەشنوکە چه ساڵها ساڵا بەردەوامە سەر کارکردن سەر مافێت مرۆڤی سەر مافێت خۆیت ڕەوا ژبەرن دیاختێک و خۆ پیشاندان ئەیدێتکردێکیش دەستا پیشاندان المەدەنیانە ئاشتیانە مامۆستا بەدەل بەردەوام ئەنجام بدەن دەخوازە مۆرەدن فەرمیشێکی ئیداریت کرد بەردەوام دەستا کە بێبەر یانژیا کاریگەرا ئەوان کارایە ژبەرن زیاتر دەسەڵات دیشکە خوا دەخستە سەر مامۆستا بەدەل ئەوژی نیشان هەندێک و مامۆستا بەدەل یان کۆمەکەوە مامۆستایان دەوروبەرێ دوژی چینەکە هوشیارترین چی ڕەنگی کو هەیە زۆر سپاس بۆ بەڕێز کاک خەتاب عومەر پارێزەری مامۆستا بەدەل بەرواری لە دوای ئەوەی کەوا کۆمەڵێک ناڕزایەتی و داواکاریان هەبوو لە بەر وەرگرتنی موچەکانیان لە پارێزگای دهۆک بەڵام دەستگیر کرا و لا ئێستاکەش لە زینداندا ماوەتەوە سپاس بۆ ڕوونکردنەوەکانی پارێزەری بەڕێزیان نزیکەی 15 ڕۆژە لە زیندانە بۆ هیوای کە بەم زوانە ئازاد بکرێت و بێتەوە ناو ماڵ و منداڵ ئینشاڵڵا بەڵام نەرانی عەزیز تەواو بوویمە تا کۆتەمە بێنە
بینەرانی عەزیز هاتینە کۆتایی بەرنامەی ئەم جارەمان بە یارمەتی هاوکارانمان هیواخوازین کە سەرجەم بڕگە و بابەتەکانمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوە بێت تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ خواتان لەگەڵ بێت.